مەترسیەکی گەورە لەسەر ژیانی 7000 تووژبووی نەخۆشی خوێنبەربوونی بۆ ماوەی ناسرا و با هیمۆفیلیا لە هەرێمی کوردستان هەیە. هەر نەخۆشێک مانگانە پێویستی بە 34 دەرزی هەیە، بەڵام لە مانگی دووە بە پاساوی نەبوونی پارە تەنها 200 دەرزی دابین کراوە بۆ نەخۆشخانەکان، لە کاتێکدا تەنیا پارێزگای سلێمانی مانگانە پێویستی بە 950 دەرزی هەیە. نەبوونی ئەم دەرمانە تووشبان ڕوبەڕووی مەترسی خوێنبەربوونی کوشندە دەکاتەوە. ئێستا بەڕاستی نەخۆشەکان زۆر هیلاکن، ئێمە زۆر هیلاکین لەبەر ئەوەی ئەگەر جاران ئێمە تووشی خوێنبەربوونێک بووینایە لە جومگەکانە لە دانمانە لە شوێنێکمانە کە دەرزێکە هەبووە بەماوەی کەم ئازارەکەمان ئەشکا و کێشەکەمان حەلە بوو، بەڵام ئێستا تۆ ئەبێت بەسیترین شت ئازارە بێ یەک مانگ بۆی بکەوی. منەوە یەک دانە مانگە من خۆم لە ماڵەوە کەوتوم بەوەی ئازاری ئەژنۆ و بێخی دانیشم کە ماوەیەکی زۆر بوو چەند ڕۆژە بۆ خوێنی ناوەستا ئێستا لەخوا بەزابێ و خوێنەکەی وەساوتەوە ومەتی هەرێم تەحەدا کەم تا ئێستا 1 سنتی بۆم دەرزێ سەر کرد و 1 دەرزی کڕی بێ هەر ئەبێ لە حکومەتی مرکزی شۆ دابشکرێ چکە تۆ ئەم دەرزێ بازرگانی لە هیچ شوێنێ پێ ناکرێ کڕین و فرۆشتنی پێوە ناکرێ. من ئێستا دەرزێکە لە خۆمی ئێمە بێ بۆشەکەی بەرمە بۆ خەسە تەسلیمی خەسەخانەی هیوا بکەم. ئێ باشە تۆ ئیشت چییە لە بەغا کاکەجان کە تۆ ئەزانی حکومەتی عێراقی حساب بۆ تۆ ناکای تۆ شۆرە بکشێرەوە بڵێ وەڵای کاکە حسابمان بۆ ناکەن. ئێبڕۆ کاکە یەک دنیا معاناتی هەیە ئەم میلەتە لەلایەکەوە کارەبا و لەسەر گران کردووە لەلایەکەوە ئاو لەسەر گران یەک دنیا زەڕی بەو سەرخستووە خەڵکێکی ساخۆی بە بەڕێو نابرێ ئەی نەخۆشێکی داما و چی بکە. بەڕاستی معاناتەکان ئەمەنە زۆرە نازانی لەکوێوە دەست پێ بکەی لەکوێ کۆتایی پێبێنی. ئەم دەرمانە لە بازاڕدا نییە و قاچاقە، تەنیا لە ڕێگەی بەغداوە دابین دەکرێت. نرخی هەر دەرزیەک ئەگەر دەست بکەوێت 500 دلارە، واتە هەر نەخۆشێک مانگانە پێویستی بە 4500 دلار هەیە. تووشبان کلەی تون لە حکومەتی ماوەسەرچوو دەکەن کە بە تەواوی پشتی لێکردوون. ئێمە لە سنووری سلێمانی نزیکی 350 نەخۆشی خوێنبەربوونی بۆ ماوەیمان هەیە و ئەوانەی چکە خوێنبەربوونە بۆ ماوەکان جۆری نەخۆشەکان جۆریان زۆرە. ئەوەی کە پێویستی بۆ دەرزی و کە دەرزەکەی نەماوە نزیکی 250 نەخۆشەکە بە دەقیقی ئێستا کە پێویستی بۆ دەرزی و دەرزەکەی نەماوە. لە هەموو عێراق ئێمە نزیکی 7000 نەخۆشمان هەیە، واتە ئێوە ئەمڕۆ لێرەن دەنگی 7000 نەخۆش بگەێنن کە ئەم 7000 نەخۆشە چارەنووسیان نادیارە، ژیان و تەندروستیان نادیارە، چاوەڕێی تشکیلکردنی بودجەکەن. بۆ ئێمە داواکاری سەرەکیمان ئەوە بووە کە کێشەی تەندروستی نەخۆشانی هیمۆفیلیا لە بودجە و پرۆسی سیاسی جیا بکرێتەوە و حکومەتی عێراق کە بەرپرسی یەکەمە لە دابینکردنی دەرمان بۆ هەموو نەخۆشانی هیمۆفیلیا لە تەواوی عێراقا بڕێکی زیاتر و بودجەیەکی زیاتری بۆ تەرخانکە بۆی ئەم نەخۆشانە بچنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان. نەخۆشەکان داوا دەکەن بە پەلە دەرزیەکەیان بۆ دابین بکرێت. ئەوان دەڵێن هەر یەک لە ئێمە تووشی خوێنبەربوون بین بۆ ڕزگارکردنی ژیانمان پێویستمان بە 150 دەرزی دەبێت. ئەمەش بارگرانیە دارایی و تەندروستیەکەی چەند هێندە دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.